کاتو هەم کاتتان باش شاد و کامەران بن لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لە داڤۆس لەگەڵتانین. بۆ ئەم کاتە میوانێکمان هەیە دەمانەوێت زۆر بە ڕاشکاوانە لە سەر تەواوی ئەو شەڕ و پێکدادانەی کە ئێستا لە تەواوی جیهان ڕوودەدەن و بە دیاریکراویش لە سووریا لەگەڵ ئەو قسە و گفتوگۆی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک نەدیم زەهاوی کە وەزیری پێشووتری ئابووری بریتانیا بوو. کاک نەدیم ئابلای تووسەیکە دەمێ پێڵم کاک نەدیم زۆر سپاس بۆ ئەم چاو پێکەوتنە خێرایە زۆر سپاسان دەکەین. شانازیە بۆ من کە چاو پێکەوتنێک لەگەڵ بەڕێسە نەجام سپاس بە بانگێشکردنم. من زۆر شەرەفمەندم کوردێکم شانازی بۆ خۆم دەکەم کوردی بەریتانیام شانازی بە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم نەک تەنیا کە لێرە بەشدارن لە کاتێکدا هەموو جیهان لێرە لە داڤۆس کۆبووەتەوە ئەمڕۆ و سبەی و تەواوی هەفتەکە کۆ دەبنەوە. دەستان خۆش بێ دەستخۆشی لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکەم هەروە ماڵی کوردستان ڕێخواست دەکەم. بەڕاستی شانازیێکی گەورەیە بۆ ئەوەی ئەو چاپێکەوتن لەگەڵ پیاوێکی بەڕێزی و کورد جەنابتان ئەنجام دەم. بەڕێز نەدەیم هەروەکو بەڕێستان دەزانن شەڕی زۆر هەیە ناکۆچی زۆر هەیە لە ئەوروپا لە ئەمریکای لاتین بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئاخۆ شوێنێکی وەکو ئێرە وەکو داڤۆس دەتوانێت چی بگۆڕێت؟ ئاخۆ چارەسەر دەتوانێت بدۆزێتەوە؟ ئایا سەقام گیریەک دەژێڕێتەوە بۆ ئەو ناوچانە؟ لە بڕوادام تۆ ڕاست دەکەی کە جیهانەکە مەترسیدارە دەگەڕێمەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ساتێک باسی دەکەم بەڵام لە بڕوادام ئەوەی بینیومانە تێکەڵەیەکە لە وەبەرهێنانێکی قوڵ لە بەرگری لە تەکنەلۆژیا لە کەرتی بەرگری لە زیرەکی دەستکرد وەبەرهێنانێکی قوڵکراوە هەروە بینیمان داگیرکردنی ئۆکرانی لەلایەن رووسیاوە کە تەکنەلۆژیای درۆن زۆر کاریگەرە لەو جەنگە دوایەوەی جەنگە کۆتایی دێت باشترە کۆتایی بێت. دەبینین لە ڤەنزوێلا کاریگەریەوە حکوومەتی ئەمریکا کردەوەیەکی یەکلاکەرەوەی هەبوو بۆ دەستگیرکردن و کۆتایی پێهێنان ڕژێمەکەی مەدوڕۆ لە ڤەنزوێلا و خەڵکی ڤەنزوێلای ئازاد کرد لە ڕووی ئەخلاقیەوە بڕیارەکە زۆر دروستە بە دڵنیاییەوە ئەو پێشبڕکەی ئێستا هەیە بۆ وزە چونکە زیرەکی دەستکرد شۆڕشی زیرەکی دەستکرد لەوانەیە بنچینەیترین گۆڕانکاریە لە مێژووی مرۆڤایەتی بە بڕای من. ئێمە لەو قۆناغە ڕوو لە سەردەمی کارەبا دەکەین. پێویستی بۆ کارەبا وزە زۆر زیاتر دەبێت لە 10 ساڵی ئایندەدا بۆ نمونە تا 2035 پێویستمان بەوە دەبێت کارەبا زۆر زیاتر بەرهەمبێنن. ئەمریکا و ئەوروپا و ژاپۆن چەند بەرهەمدێنن پێویستە زیاتر بەرهەمبێنین. هەموو ئەمانەی ڕوودەدەن ئەمە ئەوەی کە ڕوویداوە لە تەواوی جیهان و لە تەواوی ناوچەکە دەتوانم وەسفیکەم بەو شێوەیە تێکەڵەیەکە لەوە بەرهێنان لە بەرگری و سیاسەتێکی دەرەوەی دەربڕینی ماسوولکە و هێز. بۆیە لە بەریتانیا سیاسەتی دەرەوەمان کە ئێستا خۆمان لە ئەوروپا ئازاد بووینە دەبێت سەیری هاوپەیمانانمان بکەین ئەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و لە جیهانیشن و سەیری ئەو جموجۆڵەی حزبە نوێیەکەم بکەین کە حزبی چاکسازیە بە سەرکردەکەی ناژل فەراژە کە پێشوەختە بەڵێنی داوە ئیخوان موسلیمین لە بەریتانیا قەدەغە بکات. ئەمە نزیکترمان دەخاتەوە لەگەڵ هاوپەیمانانمان وەکو ئیمارات لە ناوچەکە. بەڵام ئەوەی بینیومانە لە سووریا من دەڵێم جێگەی نیگەرانی هەمومان دەمانەوێت سەرۆک شەرع سەرکەوتوو بێت سووریا سەقامگیر بێت. بەڵام بە هەمان شێوە پێویستە مافی گەلی کورد لە سووریا پارێزراو بێت و هەروەها پێکاتەکانی دیکەش وەک عەلەویەکان و دروز. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابرد و ڕوویداوە جێگەی نیگەرانیە. بەڵێ کاک دەڵێم حەز دەکەم پرسیارێکی تر لێ بکەمە بەر لەوەی باسی سووریا بکەم کە بەرامبەر بە کوردان دەکرێت هەروەک بەڕێستان دەزانن هەموو ساڵێک سەرۆک وەزیران مەسرور بارزانی سەردانی ئەم لوتکەیە دەکات و
لەگەڵ سەرکردەی وڵاتان کۆ دەبێتەوە ئاخۆ ڕۆڵی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمە سووربازانی چۆن دەبینی لەم فۆریمە لەم لووتکە نێو دەوڵەتیەدا بە تایبەتی کۆمەڵێک سەرکردە و کەسانی بازرگانی لێیە ئاخۆ جەنابەت چۆن دەیبینی من پێویستە بڵێم کە تێبینی من وەک سیاسەتمەدارێکی بەریتانی ئەوەی سەرۆک وەزیران بارزانی توانیوێتی بیکات ئەوەیە کە ڕێگەی بە کوردستان داوە قسێکمانەیە بە ئینگلیزی دەڵێن کارێک دەکەی لە سۆری توانای خۆتە ئەمە شتێکی زۆر جوانە ئەگەر سیر بکەین کێ لێرەیە و مەسرور بارزانی لەگەڵ کێ کۆ دەبێتەوە ئەمە لە ڕاستیدا کارێکی بۆ من هاندەرە کە کەسێک دەبینم زۆر گرنگی بە کوردستان دەدات سەرۆک وەزیرانێک خەڵک گوێڕایەڵین لە کۆمەڵگەی نێودەوڵەتی گوێبیستی دەبن من دەستخۆشی لێ دەکەم ئەوە ئێستا لێرە کۆبوونەتەوە شوێنێکی زۆر گرنگە لە چەقی دابۆس ماڵی کوردستان هەیە ئەمە کارێکی زۆر گرنگە شتێکی زۆر گرنگە بۆیە سەرکردایەتی کورد ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕێت لەوەی ببێتە خاڵێکی سەقامگیری بۆ تەواوی ناوچەکەی کە ئێستا بە ناوچەیەکە پڕ لە شڵەژان ئەمەش کارێکی گرنگە پێویستە بە بەردەوامی گوێڕایەڵی سەرۆک وەزیران بارزانی بین و هەروەها لەبارەی بەدڵنیایی دیدگایان بۆ داهاتوو هەروەک بەڕێستان دەزانن خەڵکی کورد کاتێک دژی داعش جەنجیان کرد و شەڕیان کرد لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان تەرکیزی هەموو دنیای لەسەر بوو پرسیاری من ئەوەیە هاوپەیمانەکانمان ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا ئاخۆ ئەوانە لە پشکورد دەوەستن یان وەکو ئێستا بەجێیان دەهێڵن بۆ ئەوەی دەتوانم شتێکی ترش بڵێم تۆ باست لە سەربازانی کورد کرد باس لە پێشمەرگە کرد کە شەڕی دژی داعشیان کرد لە باشووری کوردستان بە دڵنیاییەوە لە سووریا لێ شەڕیان من دەمەوێت پێ بڵێم ئێمە لە شەڕی داعش بەردەوامین ئەمە کێشێک نییە کۆتایی هاتبێت گرنگە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی دام بەوە دابنێت من بەدڵنیاییەوە دەتوانم پێ بڵێم کە سەرۆک ترامپ دام بەوە دادنێت و بەشێک لەو زانیاریانەی کە ئێمە بەدەستمان گەیشتووە دوێنێ بەدەستمان گەیشت کە ئەرێ نییە لەلایەن ئیدارەی ئەمریکاوە خۆشی نیگەرانە لەو زیندانی کراوانەی داعش کە لەو ساتەی ئێستا لە زیندانێکی لە سووریادان و لایەن هەن گروپی چەکداری هەن دەیانێت ئازادیان بکەن و تیرۆریستانە ئازاد بکەن بۆی بێنە دەرەوە بەشێکیان هاتوونەتە دەرەوە هەروەک گوتت چەند ڤیددیویەکی تۆقێنەرم بینیوە خەڵکی کورد سەری کورد دەبڕن ئافرەتی کورد شەڕوانی کورد بە بارمتە دەگرن و دایانفرۆشن بە ئەمیرەکانی داعشیان دەفرۆشن ئەمە کارێکی زۆر خراپە دەستخۆشی لە وهان سەرۆک شەرعەهان دەدەم ڕێگری لەوە بکات دەست بەجێ سەرکۆنەی بکات استراتیژیەتی یەکلاکەرەوەی هەبێ کە چۆن ئەو گروپە تاواکارانە لە هێزەکانی خۆی دوور بخات جەنابتان وتان کە ئەمریکیەکان و ئەوروپیەکان دەیانوێت سووریاکی سەقام گیر ببینن بەڵام ئێستا سوپای سووریا هێرش دەکاتە سەر کوردەکان و کوشتارێکی زۆر دەنێتەوە پێدەوەستێت ئەگەر ڕای ناگرن ئێمە سووریایکی سەقامگیر نابین ڕاستە لە بڕوادام گەورەترین نیگەرانی ئەوەیە گەورەترین نیگەرانی بنیاتنانەوەی حکوومەتێکی هاوشەوەی تالیبانە لە سووریا ئەمە لە بڕوادام هەڵەیە مەترسیدارە لە بڕوادام قوبوڵ کرا و نییە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر سپاس دەکەم بە بگەڕێمەوە سەر ئەوەی پرسیاریشتر لێ بکەم وەکو دەزانن کوردستان تاکە شوێنە تاکە ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە سەقامگیر و پارێزراوە ئایا پێت وایە هانی
کۆمپانیا گەورەکان بێن بۆەوە بەرهێنان لە کوردستاندا بە تایبەتی لەم کاتەدا ئێوە خۆتان دەبینن و بەرهێنانێکی زۆر دەکرێت لەلایەن بازرگانەکانی عێراق و هەرێمی کوردستان چونکە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی تەنیا قسەی نەکردووە بەڵکو بە کردار سەلماندوێتی سیرکەن پرۆژەی 24 کاتژمێری ڕووناکی کە لە هەفتەیەک هەموو ڕۆژ کارەبا هەیە سەیری پرۆژەکانی ئاو بکەن کە پرۆژەیەکی سەختە دەبینین سەرۆکوەزیران استراتیژێتی بۆ ئەمە هەیە هەژماری من بە دیجیتالکردنی هەژماری بانکی موچە خۆران کە ڕاستەوخۆ بێتە هەژمارە بانکیەکانیان نەک بە کاشپارە وەرگرن کە زیانی بۆ ئابووری هەیە و دەبێتە هۆی گەندەڵی ئەمە لە سیستەمەکان دوور خراونەتەوە ئەمانە هەمووی پەیامن بۆ کۆمەڵگەی کۆمپانیاکان و ئابوووریەکانی نێودەوڵەتی کە لێرە نەک تەنیا لە بواری وزەوە بەڵکو لە بواری کشتتوکاریشەوە لە هەموو ناوچە بەڵێ دەرفەتە بۆ کار بۆ بزنس نەوەیەکی گەنج هەیە کە پەروەردەکراوە برسیە بۆی بە جیهانی نیشام دەکەت توانا و کارامەیی هەیە ئەمە پڕە لە زانیاری ئەمە لە هەمان کاتیش دوورگایەکی ئارامە لە ناوچەیەکی ناسەقامگیر نەدیم زەهاوی وەزیری پێشووی زۆر سپاس بۆ میوانداریکردنم خۆشحاڵ زۆر سپاس دەکەم بەڕێزان ئەم دیدارەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک نەدیم زەهاوی وەزیری پێشووتری دارایی وڵاتی بریتانیا لە داڤۆسەوە لەگەڵتان بوون تا دیدارێکی نوێ شاد و بەختەوە